قسەی لەسەر ئەوە کرا کە گوایە زۆر دیعایەکی بەهێز کراوە کە داعش هێزێکی زۆری کۆ کردوتەوە لە قەزای حەویجا و بەتەمایە بەو هێزەوە پەلەماری کەرکووک بدا و لە دوای مووسڵ کەرکووک بگاتە مۆڵگای خۆی. کاکە ئەو لە سەرەتاوە دەیویست کەرکووک داگیر بکە و کەرکووک بکاتە مۆڵگای خۆی. ئەو سەردەمەی داعش زۆر بەقوت بوو، خاوەن چەکەکان چەکی 6 فرقەی عێراقی بوو، تەقەمەنی 6 فرقەی عێراقی بەدەستەوە بوو. ئەنواع و ئەشکاڵ و تومبێلی ئەو فرقانە کەوتووە دەستی، سیارەی گولەنە بڕ بوو. بە 17 هوجمی کردووە بۆ سەر کەرکووک، نەیتوانیەوە بستێ لە خاچی کەرکووک داگیر بکە. بۆچی ئێستا هێزێک لە تێکشکانە سەرکردایەتەکەی کەس نازانێت بۆ چۆ هەڵاتووە، ئیمکانیاتی مادی و معنەوی سفرە. ئەم هێزە چۆن ئەتوانێت لە سەنگەری هێزی پێشمەرگەی کوردستانەوە نزیک بێتەوە؟ هێزەکەیان هێزێکی شڕ و وڕە، هێزەکەیان هێزێکی بێمعنەویاتە، هێزەکەیان هێزێکی برسیە، بەڵام بێچەکە شکاوی هێزی شکاوی دوای شەڕی مووسڵە لە بیرتان نەچێ. هەر هێزێ لە شەڕا شکا جارێکی تر قەت هێز شەڕی پێ ناکرێتەوە بە ئاسانی. ماوەیە کە بەداخەوە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە پەیجەکان لە سایدەکان بەبێ چۆنەڵێ بە پێی پەتی کەوتونەتە ناو مۆزوعێکەوە مەلەی تیاکەن بێەوەی بزانن بەحرەکە لەکوێیە و شەپۆلەکان لەکوێیە و بە تایبەتی لەم چەند ڕۆژەی جەژنە نیان هێشتووە خەڵکی کەرکووک ئیسراحەت بکە باباشی چێژ لە جەژنەکە وەرگێ. دوو جۆرە پروپاگەندەی گەورە بڵاو کراوەتەوە، یەکێکیان گوایە کەناڵێک بڵاوی کردوتەوە گوایە کۆپتەریان بینیوە، ئەمە نازانم ئەمە ڕەنگە سەحری بێم قسێش لەکوێوە بینیویانە، نیشتۆتەوە لە گوندی سەعیدیا. گوندی سەعیدیا 40 کیلۆمەتر لە ساتری هێزی پێشمەرگەی کوردستانەوە دوورە. خێرە لەسەر ساترێکەوە پێشمەرگەیەک توانی ڕسمی ئەم لە 40 کیلۆمەترا ڕسمی ئەم کۆپتەرە بگرێ. پاشان کە زۆر وتکاریمان لەم مەسەلەیە کرد بۆمان دەرکەوت ئەو ڕسمانە پێش ئەم ڕووداوانە هەبووە ئەو کۆپتەرانە لە سنووری هێزی پێشمەرگەی کوردستان خۆیەتی لە سنووری نێوان ئێمە و حەشتی شابیە کۆپتەرەکانیشتونێتەوە. والحاصل ئەو ڕسمێکی زۆر کۆنا هێناوێنە دەمجیان کردووە لەگەڵ راپۆرتێکە ئەی خوێندنەوە بۆ ئەوەی خزمەتی دوژمنەکانمان بکە بەڕاستی هورەی خەڵکی کەرکووک و کەرکووکی پێدا بەزێن. ئێمە بە ورتکاریەوە ئەیڵێن جارێ ئەو گوندە ئەکەوێتە سنووری باکووری ڕۆژهەڵاتی محافەزەی تکریتەوە، هیچ ڕەبتێکی نە بە کەرکووکەوە هێنە بە باشووری کەرکووکەوەیە. لە جێیشی عێراقیەوە تەنها 4 کیلۆمەتر دوورە. بۆ ئەوانەی جێشی عێراقی نایبین و راپۆرتی لەسەر ناکەن کەچی بە پێچەوانەوە کەناڵێکی کوردی دێ خزمەت بە بەرژەوەندی دوژمنەکەمانەکە کە داعشە. بەو پروپاگەندانە ڕەت دەکەینەوە، ئەسڵ و ئەساسی نییە، هەمووی دوورە لە ڕاستیەوە. دوای ئەوەی کە ورتکاریمان لەسەر ئەم بەسەلەیە کرد بۆمان دەرکەوت ئەم فڕۆکانە سەر بە ئۆپراسیۆنە هاوبەشەکانی بەغدان کە لە نێوان عێراق و ئەمریکیە هەیە و بۆ ئیشی تایبەتی خۆیان چوونەتەوێ سەرکەوتوش بوونە لە ئۆپراسیۆنەکەیانە.